بەخێر بن سەرچاوان بە دیدارتان شادین لە دیداری سلێمانی. پێنجەم دیداری سلێمانیە و لە سایی چەلاری زانکۆدا ئەم کەسایەتی و ئەم خەڵکە بەڕێزە کۆ دەبنەوە بۆ باسکردنی پرسەکانی ئەم سەردەمە. دیداری ئەم ساڵمان لە 8 مارسە ڕۆژی جیهانی ژنان، لێرەوە پیرۆزبایی لە ژنانی کوردستان و عێراق و جیهانیش دەکەم. دایکم یادی بەخێر بە بیری دەهێنامەوە دەیوت ژن تەنها نیوەی کۆمەڵ نییە، دایکی نیوەکەی تریشێت. بۆیە بایەخدان بە ژن، پشتیوانی لە ژن، هاوکاری ژن، پارێزگاری لە مافەکانی ژن، پارێزگاریە لە کۆمەلگا و پێویستیەکی بنەڕەتی پێشکەوتنی کۆمەلگایە. بۆ پێشمەرگەی ژن، بۆ شەڕوانان، بۆ دایکی پێشمەرگە و دایکی شەهید و کچ و هاوسەر و هاوکارەکانیان ئەم ڕۆژەیان لێ پیرۆز بێ. ئەم ساڵیش دەیەم ساڵی دامەزراندنی ئەم زانکۆیەیە. هیوادارم بۆ خەڵکی ئەم شارە، بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی عێراقیش ئەم زانکۆیە بوو بێتە نمونەیەکی باش بۆ پێگەیاندنی نەوەی نوێ، بۆ دابینکردنی دوا ڕۆژێکی باشتر لە ڕۆژگاری ئەمڕۆمان. ئەم زانکۆیە زانکۆیەکی قازانجنەویستە، مڵکی کەس نییە، مڵکێکی گشتیە، داهاتی بۆ کەس نییە، داهاتی تەنها و تەنها تەرخان کراوە بۆ فێرکردنی خوێندکارەکانی. و هیوادارین بە پشتیوانی ئێوە بگەینە ئەنجامێک کە ئەم زانکۆیە بەڕاستی ناوەندێکی معریفەیی و زانست پەروەری گەورەی کوردستان و عێراق و بگرە ناوچەکەش بێت. باسەکانی ئەم ڕۆمان لە دیداری پێنجەمی سلێمانی، قۆناغی دوای داعش، چۆن وا بکەین ئەو مەینەتیانەی بەسەر ئەم ناوچەیە هاتوون کۆتایی پێبێ. خۆشبەختانە بە هیمەتی هەموو لایەک، بە هیمەتی جەیشی عێراقی لە مووسڵ ئێستا کە دەوری زۆر گرنگ دەبینێ بۆ پاکردنەوەی ئەو ناوچانە، هێزی پێشمەرگەی کوردستان، حەشتی شعبی، پشتیوانانی هاوپەیمانی نێودەوڵەتی، داعش ڕوو لە شکانە. بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە چۆن وا بکەین دوای داعش ئاشتیەکی وا بەرقەرار بێت، جارێکی تر ئەو نەهامەتی و مەینەتیانە ڕوبەڕووی ئەم ناوچانە نەبێتەوە. سيداتي سادتي ضيوفي الأكارم، مرحبا بكم في السليمانية، ونتشرف باستقبالكم في هذه المدينة المضيافة عاصمة الثقافة الكردستانية، وأتشرف أن نلتقي هنا في رحاب الجامعة الأمريكية في العراق في السليمانية في الملتقى، ملتقى السليمانية الخامس والذي يجمع العديد من الشخصيات المعتبرة والمؤثرة، صناع القرار وصناع الرأي وممثلي الطوائف والمكونات والوهاني كمايتكاني عراق وروها وڵاتانی هەرێمی و نێودوڵەتی هەمویان لێرە ئەمڕۆ کۆ دەبینەوە و ئێمە ئاهانگ دەجێڕین بەو سەرکردانەی کەەوە بەدەساتون لە مووسڵ و بەڕێز سەرۆک وەزیران ئەمڕۆ هاتووە لە مووسڵەوە، دوێنەوە هاتووە و هاتووە کەەوە پیرۆزبایی بکاتن لەم سەرکردانەی کەەوە سوپای عێراق و هەروەها پێشمەرگە و حەشی شعبی بە پاڵپشتی هاوپەیمانێتی نێودوڵەتی کە ئەمە سەرکەوتنێکە کە ئێمە شەناسی پێوە دەکەین. بەڵام پرسیارە گەورەکە ئەم لێرە ئەمەیە کە داعش لە ڕووی عەسکەری و سەربازیەوە کۆتایی پێدەێنین، بەڵام چۆن دڵنیابینەوە لەسەر ئەوەی کەەوە ئەم ناخۆشیانەی تەکفیرکردن و هەروەها تیرۆر تەواو بێتن لە وڵاتەکە ئێمە. ئەمە پێویستی بە هەندێک چارەسەری ڕیشەیی هەیە. ئەمە کاتی ئەو هاتووە ئێستا لە وڵاتەدا بە دوای هەندێک چارەسەری سەرەکیدا بگەڕێن بۆەوەیکەوە ئەم کارە ساتە ئەم ئەزمەیە بەردەوام نەبێت. ئەمڕۆ کۆ دەبینەوە هەروەها لە ڕۆژی 8 مارس، ڕۆژی نێودوڵەتی بۆ ژنان، دەتوان بن بە کوردی گوتم دایکی بەڕێزم
خوالی خۆشببوو بەردەوام دەیگوت کەەوە ژنان نەک تەنها نیوەی کۆمەڵگەنە بەڵکو ژنان دایکی نیوەکەی تریشن لەبەرەوە گرنجیدان بە ژنان و هەروەها پارێزگاری بەرگریکردن لە ژنان وەروە پارێزگاریکردن لە مافەکانی تۆناسازکردنی ژن بریتە لە تۆناسازکردنی کۆمەڵگا و ئەمەش دەژێتە نێو جەوهەری ئەو ریشەی کە بریتە لە کۆتایی هێنانی ڕیشەیی بە توندڕۆیی و وەرا بە تیرۆر بۆی کەسەکانی بە ئارامی بژین وەروە ئەمڕۆ بۆ دەبینەوە وەروەها زانکۆی ئەمریکی تحتفل بعيدها العاشر ئاهەنگ دەجێڕێ بە صرح علمي ومعرفي دێمین ساڵەی في متناول وما الإقليم دەستکەوتێکی زانستیە لەسەر ئاستی عراق بەگشتی توانیمان کە هەندێک دەستکەوتی زۆر گرنگ جێبەجێ بکەین لە چەند ساڵی ڕابردوودا بەڵام زۆر شتی ترماوەکەوە کە دەبێت بیکەین باشترکردنی خوێندن واروها فێرکردن کۆمەڵگەی ئێمە زۆری پێویستە و لێرەوە کە بەڕێز دکتۆر حەیدەر عەبادی لێرەیە واروها بەڕێز وەزیری خوێندنی باڵا لێرەیە داوا دەکەین کەوا حکوومەتی دان بەم زانکۆیە بنێ ئەمە هەنگاوێکە کەەوە دانیان پێداناوە و ئەمە تەقدیری ئەم هەنگاویان دەگرین بەڕێزان خوشکان زۆر لە زۆر لە دوورەوە هاتوون و من بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم کەوا لەم زانکۆیەوە پێشوازدان لێ بکەم وەها زۆر دڵخۆشەیە کە پێکەوە بین ئەمڕۆ ئەمە پێنجەمین گیریدارە کە ئێمە توانیمانە خەڵکانێک لە باگراوندی زۆرا زۆر لە بۆچووی زۆرا زۆر بۆچوو زۆر جیاوازەوە کۆ بکەینەوە ئەو خەڵکانەیەکەوە بەشدارن لە مێژەوە لە هەندێک چاڵاکی زۆر جیاوازدا لە کۆتایی ئەم ڕۆژەدا هیوادارین کەەوە ئەم دیدارە سەر بچێشێ بۆ دایلۆگێک کەەوە زیاتر وڵات بەرەو پێشتر باتن نەک بەرەو زیاتر تونندوتیژی ئێمە لێرەیەنە کە ئاهەنگ دەجێڕین بە هەندی پێشکەوتنی سەربازی کە داعش بەرەو کەسبوون و لاوازبوونە بەڵام ئەمەش ئاسان نەبووە ئەمەش هەندێک تێچوونی مرۆیی و تێچوونی مادی هەبووە ترسی ئەم دژمنە بەراورد ناکرێت بە هیچ قۆناغێک لە مێژوودا بەڵام زۆر سپاس لە بۆ سوپای عراق و پێشمەرگە و حاجی شعبی و پاڵپشتی هاوپەیمانی نێتەوەکی بەڵام گرنگترینیشت ئەوەیە کە بزانین ئەمە ناکرێ ئەمە بیبینکەوە وەکو ئەڵلقەیەکە و ئەڵلقەیەکی تری تونتیژی ماوە دوێمە هیوادارین کە ئێمە جەختکەنە لەسەر ئەوەی کەەوە ئەم ببێتە کۆتایی تونڕەوی و ئێمە هەوڵ بدەینکەوە چارەسەری درێژخایەن بدۆزینەوە لە بۆ داهاتووی ئەم وڵاتە و هەروە ئەمڕۆ ڕۆژی نێدەوڵەتی ژنان لێرەوە سڵاو دەنێرم بۆ هەموو ژنان لە کوردستان لە عێراق هەمووجیانەوە من دەمگوت کە دایکم شتێکی وانەیەکی زۆر گرنگی پێگوتم کە گوتی ژن نەک تەنها نیوەی کۆمەڵگەنە بەڵکو داچی نیوەکەی تریشن کاتکردن بۆ بەدینانی مافەکانی ژنان و واروە پاراستنی ژنان و واروە تۆنەسەرکردنی ژنان ئەمە بەڕاستی زۆر گرنگە لە بۆ داهاتووی کۆمەڵگەمە واروە بۆ ڕۆبەڕبوونەوەی توندڕەوی و وەرەوە تیرۆر و هیوادارم کە ئێمە بتوانین هەموو ئەم ناخۆشیانەی کەەوە ژنان ئەم وڵاتە بینیانە ببێت شتێک وانەیەک بۆ داهاتوومان و هەروە ڕەنگ بداتەوە لە سکیورتی و لە سیاست و ئێمە لەبەر هەندێش واما کردووەکەوە یەکەم پەنەڵی گفتوگۆکانی ئێمە لەسەر دەربارەی تێچووەکانی مرۆیی جەنگە کە ئەمە یەک لەوانەیە کە زۆر پەیوەنددارە بە ئەم ناخۆشانێکەوەشم بینیویانە بەڕێزان نامەوێ زۆر زیاتر کاتتان بگرم
و درەژەی زیاتر پێ نادەم. ئەمڕۆ ڕۆژێکی گرینگە بۆ سلێمانی و ئەمڕۆ میوانێکی زۆر گرنگمان لەلایە و کەسێکی زۆر ئازیزە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق دکتۆر حەیدەر عەبادی ئەمڕۆ هاتوو ئێمەی شەرەفمەند کرد لەم دیدارە و بە بەشداربوونی واروەها بە پێشەشکردنی وتەی کردنەوەی واروها گفتوگۆ لەگەڵمان دەربارەی ئەوەی کە ئەو قۆناغە چی پێویستە واروها قۆناغدات و دکتۆر حەیدەر هەند کاتی گرنگیمان لێ وەرگرت چوو بوو مووسڵ بەڵام پێداگری کرد کە بەشدار بێتن لەم کۆبوونەوە گرینگە کۆبوونەوە پیرۆزە بۆ چوونی بەڕێزیان زۆر گرنگە دەربارەی ئەم ناوچەیە بە ناوی خۆم و بە ناوی شارەکەم و وارووا بە ناوی بۆردی ئەمینداران زۆر زۆر بەخێراتنی دەکەین و داوای دەکەم کەوا شەرەف بخوازی بێتن وتەی بەخێراتن پێشەش بکات و فەرموو دکتۆر.